زێدان سوبی ئەوەی بمبەڕێ هینە سەربەڕێ دەربارەی ئەو پرۆگرامەی کە خادمە مۆدێلەکە شەربەت بە پێشکەشکارەکەدا دەکا و دەربارەی ئەوانە قسە دەکاتن. ئایا زێدان ڕاستی و دروستی ئەو پرۆگرام ئاشکرا دەکا بۆ خەڵک کە ماوەیەکە لە نێو سۆشیال میدیا دەنگدانەیە و کە هەڵایەکی ئەگزار زۆری بە دوای خۆیدا هێناوە. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر بکە، وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. وارووا سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ناو بچێتە نێو تیری پشکەوە ببی بە خاوەن خەڵات. چەند ڕۆژێکە لە ناو سۆشیال میدیا دەنگدانەوەیەک و هەڵایەکی زۆرە دەربارەی پرۆگرامێک بە ناوی ئاکشن مەگەزینەوە. ئەو پرۆگرامە خانمە مۆدێلەکان یاخود ئەکتەرەکان بانگێش دەکاتن و چەندین پرسیاریان لێ دەکاتن و خادمە مۆدێلەکانیش باسی ئەو دەکەن. زیاترین پرسیارەکان ئەوانەنا: ئایا تۆ ڕقل لەکوێ دەبێتەوە و لەگەڵ کامە پێشکەشکار پرۆگرام ناکەی و وەروها لەگەڵ چ هونەرمەندێک بەشدار ناوی وەکو ئاکتەرێک. بۆ زۆربەی خانمە مۆدێلەکان جواب دەدەنەوە و ناوی چەندین کەسایەتی دێنن، بەڵام لە کۆتا پرۆگرامی ئەم قات و مۆدێلە و باسی زۆربەی مۆدێلەکان و هونەرمەندەکانی کوردستانی کردووە ناوی زۆربیانی بەخراپە هێنا. وەروەها زێدان سوبحی وەکو ڕۆژنامەنووس بەشدار بوو لەو پرۆگرامە. ئەمڕۆکە چەند ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە لە ئینستاگرامەکەی لە سۆشیال میدیا. وەروەها دەژڵێتن چەند ڕوونکردنەوە زانیاریەکی گرنگ لەسەر بەرنامەی ئاکشن مەگەزین بۆ بە چەند خاڵێک باسی ئەو پرۆگرامە دەکاتن. خاڵی یەکەم دەڵێتن ئەو ئەڵقەیەی شەڕ و پێداکردنی شەربەتەکەی هەموو سیناریۆ بوو، هیچ ڕاستیەکی بۆ نەبوو. وە خاڵی دووەم دەڵێتن زۆربەی میوانەکانی بەرنامەکە پێش پەخشکردنی بەرنامەکە داوایان کردبوو بەرنامەکەیان پەخش نەکرێت و بسڕێتەوە، بەڵام ئەو پرۆگرامە نەیکرد و پەخشی کرد. وەروها خاڵی سێیەم لەم ڕۆژەوە ئیتر هیچ پەیوەندیەکەم بەو بەرنامەوەیە نەماوە و هیوادارم ئەڵقەکانی داهاتوو کە هاوکاریم بۆ کردوون بڵاو نەکرێتەوە بە هیچ شێوازەیەک. و خاڵی چوارەم دەڵێتن داواکارم ئیتر ناوم لە بەرنامەکەدا نەهێنن ئەگەر پەخش کرایەوە، بۆیە من هیچ پەیوەندیەکەم بەو مەگەزینەوە نەماوە. خاڵی پێنجەم بیرۆکەی بەرنامەکە کاری باشی لەسەر کرابوو، بەڵام پێشکەشکارە سەرەتای ئەزمموی بوو، ڕەنگە هەڵەی هەبوو بێتن کە و پرسیارانە دەکاتن. خاڵی کۆتایی دەڵێتن سوپاس بۆ هەموو هاوڕێ و ئەستێرانەی کە داوایان لێکردم دوورکەمەوە لە بەرنامەکە لە پێناو پاراستنی مێژووی کاری ڕۆژنامە نووسیم. ڕۆژنامە نووس زێدان سوبحی. وا دیارە ئەو پرۆگرامە دەنگدانەوەیەکی خراپی لە نێو خەڵک هێناوەتەوە، بەڵام سەرباری ئەوەش بینەرێکی ئەگزار زۆری بەدەست هێناوە. هەموو کەس باسی ئەوە دەکاتن ئەگەر هەر پرۆگرامێک بینەرێکی خەیاڵی هەبوو ئەوە بزانن سەرکەوتووە، بەڵام بە پێچاوانەوەش ئەوەش هەیە کە بەناوبانگبوونی خراپیش هەیە، بەڵام تاوەکو ئێستا دیانە ئەو پرۆگرامە سەرکەوتووە یاخود نا. وارووا زینە ئاراز وا دیارە بەشداری لەم پرۆگرامە کردبوو. وەروها دەربارەی زینە ئاراسیش قسە دەکەین و دەڵێن خانمە بازرگان زینە ئاراز زۆر داوای لە پێشکەشکارەکە کردووە ئەو پرۆگرامە بڵاو نەکرێتەوە، بەڵام بڵاو کرایەوە. زۆرینەی ئەوانەی بانگێشت کراون بۆ پرۆگرامەکە ڕەتیان کردوتەوە و بەشداری بکەن، وەک مەلا قاتیل و هەمە جەرگە و چەندین کەسایەتی تری نێو سۆشیال میدیا و چەندین ئەکتەر ئەو بەرنامەیان ڕەت کردوتەوە بەشداریان نەکردووە. وەروها بۆ دڵنیایی لە لێدوانە تایبەتەکەی زێدان سوبحی لە سۆشیال میدیا پەیوەندی کرد بە خانمە بازرگان زینە ئاراس و هەمان وشەکانی دووبارە کردەوە و گوتی ئەم پرۆگرامە تەنیا بۆ ئەوە کراوە کەوە ناو و ناوبانگی من لە کەدار بکرێتن، خۆیان و پرۆگرامەکەیان پێبەرز بکرێنەوە. چەندان جار داوام لە پێشکەشکارەکە کردووە بڵاو نەکاتەوە، بەڵام بێگوێدان بڵاویان کردوتەوە. بۆیە وا دیارە زینە ئاراس دەربارەیەوە هاتە دەنگ و دەڵێتن من پێم خۆش نەبوو بە هێچ شێوازێک
ئەو پرۆگرامە دابەزێتن لەنێو سۆشیال میدیا و بڵاو بکرێتەوە بەڵام بڵاو کرایەوە وا دیارە زینە ئاراس ئەو کاتانەی کە بەشداری ئەو پرۆگرامی کردبوو هیچ ئاگای لەوە نەبووە کە ئەو پرسیارانەی لێ دەکرێتن بەڵام زینە ئاراس زۆر بەسەر بەرزانەوە وەڵامی گشت پرسیارەکانی داوەتەوە وەروها دواتریش وا دیارە پێیخۆشنەوە پرۆگرامەکە دابەزێتن بەڵام ئەو پرۆگرامە دیارە ئەرکوماندوی بوون و وە چەندین شتیان سرف کردووە لەو بارەیەوە تاوەکو پرۆگرامێک بەرهەم بێنن بەگوێ زینە ئاراسیان نەکردەوە بڵاویان کردوتەوە. ئاکشن مەگەزین ئەو پرۆگرامە بوو لە ماوەیەکی زۆر کووردا توانی دەنگدانەوەیەکی ئەگزار زۆر بە دواکۆیدا بێنەوە فیوچی گەلێک زۆر لە ئینستاگرام و تیکتۆک و وەروها لە یوتیوبەوە بەدەست بێنێتن و تاوەکو بگاتە گشت خەڵک گشت کەسێک ببێنەوە گشت پرۆگرامەکان سیر بکرێتن و وا ئەو خانمانەی بەشداریشان کردو و زۆربیان کەسی ناسراون تاوەکو ئێستا ئەو زانیارەی ئێمە هەما بێ 5 پرۆگرام پێشکەش کراوە چواریان لە کەسایەتە بەناوبانگەکان بەشداریان کردو بەڵام ئەمەی کۆتایی هیچ کەسێک نەیدەناسی و هیچ کاتێک مۆزوع نەبووە لەنێو سۆشیال میدیا بەڵام لە دوای ئەو پرۆگرامەوە ئەو خانمە مۆدێلە ناسرا بوو و لە چەندین لایەشەوە ڕقنیان توندیان لێ گیراوە بە تایبەتی سانەی مامی یوسف کەسایەتێک بە ناوی مەساری ڤیدیۆی لە کاتون دەڵێ ئاگامان لە خۆمان بێت تۆ شەربەتمان پێدا نەکەی سانای مامی یوسف دەڵێتن ئێمە بەناوبانگین پێویستیمان بەوە نییە شەربەت بە هیچ کەسێک دابکەین بووە وا دیارە لە ناو مۆدێلەکان و لە ناو زۆربەی ئەکتەر و کەساتە دیارەکانی نوێ سۆشیال میدیا ئەو پرۆگرامە بۆتە جێ باس و خواست بەڵام ئەوەی جێگەی سەرسومان بێ لای ئێمە دروست بووە ئەو کەسایەتیانە کە بەشداری دەکەن دەزانن چ پرسیارێکیان لێ دەکرێ و وەروەها وەڵامی چ پرسیارێک دەدەنەوە و وەڵامی چ پرسیارێک نادەنەوە کاتی تۆ بەشداری هەر پرۆگرامێک دەکەی بەدلی خۆت وەڵامی پرسیارەکان دەدێ و بەدلی خۆت بەشداری لەو پرۆگرامە دەکەی تۆ وەکو بینەرێک پێت باش ئەم جۆرە پرۆگرامانە ڕۆ لە زیادبوون بکاتن یاخود بمبڕ بکرێتن. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان وە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک یاخود لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بینێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆ لە کەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وەرەوا سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوی بستە نێو توری پشکەوە ببی بە خاوەن خەڵات هەموو کار لەگەڵتانین لا کلیل میدیا.